بۆچی لیڤەرپول ئامادەیە 150 ملیۆن پاوەند بدات بە ئایزاک و 90 ملیۆن یۆڕۆشی داوە بە ئیکیتیکێ و مانچستەر یونایتدی شیشکۆی بە 76 ملیۆن یۆڕۆ گواستەوە ڕیزەکانی. باسی هالاند و لیڤاندۆڤسکی و ڤراهۆڤیچیش ناکەم کە یانەکانیان بە موچەوگرێ بەست چەندی لێ خەرج کردوون. ئەمانەی باسم کرد هێرشبەری سەرەڕم یانیش هێرشبەری ژمارە 9. لەم ساڵانەی دوایی یانەکان کەمتر پشتیان بە هێرشبەری سەرەڕم و ناوبۆکس دەبەست. تاوای لێهات دوای ساڵی 2005ەوە تەنیا لە 120 یانەکانی جیهان هێرشبەری ڕاستەقینەی ژمارە 9یان هەبوو. لە کاتێکدا لە نێوان ساڵەکانی 90 تاوەکو 2000 ڕێژەی هەبوونی هێرشبەری سەرەڕمی ژمارە 9 لە 150 زیاتر بوو. نەمانی هێرشبەری ژمارە 9 بەهۆی ئەوە بوو تۆپی پێ خێراتر بوو. کۆمەڵک تاکتیکی نوێ هاتنە نێو وەرزشەکە. یانەکانیش بە دوای یاریزانێک دەگەڕان ڕۆڵی هێرشبەری خەیاڵی یانیش فۆڵس ناین و یاریزانی باڵ ببینێت، بتوانێت یارمەتی ناوەڕاستکارەکانیش بدات و گۆڵیشیان بۆ دروست بکات. ئەم جۆرە یاریکردنە وردە وردە بەرەو لاوازی ڕۆیشت، چونکە یاریزانی کوالێتی بەرزی دەوێت و بە هەموو پێکاتەیەک ناکرێت. بۆیە یانەکان گەڕانەوە بۆ تۆپی پێی کلاسیک و هێرشبەری سەرەڕم. لە ژیانی شەر خۆی وایە هەر شتێک کەم بێت نرخی بەرز دەبێت. هێرشبەری سەرەڕمیش بەهۆی شێوازی یاریکردنی یانەکان لەم ساڵانەی دوایی ڕووی لە کەمی کرد، بەڵام چەندیانەیەکی کەم دەستیان پێوە گرت و فەلسەفەی یاریکردنیان نەگۆڕی و پارێزگاریان لە هێرشبەری ژمارە 9یان کرد. هەر بۆیە ئێستا دەبینن یانەکان ئامادەن زیاتر لە 100 ملیۆن یۆڕۆ لە یەک یاریزانی ژمارە 9 خەرج بکەن. بێگومان گەورەی هەموو ژمارە 9کانی مێژووی تۆپی پێ ڕۆناڵدۆی بەڕاستیدا.